من بێریڤان ئەنوەرم لە هەولێر خاوەنی کۆمەلگای گوڵی ئارێزەم. کۆمەلگای گوڵی ئارێزە کۆمەلگایەکە تایبەتە بە خانمانی باڵاپۆش. زیاتر لە 10 ساڵە ئەم کارە ئەنجام دەدەم. لەم کۆمەلگایە یەکەم جار بیرۆکەی دامەزراندنیەوە سەرچاوی گر بۆی کە جوانیەکانی باڵاپۆش دەربخەین، زیاتر ئیتیمام بە خانمانی باڵاپۆش بدەین. وەکو هەموو لەلای هەمووان ئاشکرایە دیارە کە ساڵانی ڕابردوو شوێنێکی تایبەت نەبوو بە خانمانی باڵاپۆش، بۆیە بیرمان لەوە کردەوە کە شوێنێکی تایبەت دابنێن، هەم لە ئارایشکردنی خانمان، هەم لە جلوبەرێک، هەم لە بەدلات، هەم گرتنی وێنە لەلایەن خانمانەوە. پێشووتر خاتوونێک باڵاپۆش بووە حەزی لێبوو بە بەدلەیەکی دەستکرد بە بۆی کە یەک پارچە بێ و جوان لە بەری ڕابوەستێ ئەو ڕۆژە نەبوو. بەڵام ئێمە هاتین ئەو ڕێچکەیە ماشکاند کارمان لەسەرەوە کرد کە تەنها بەدلەکە پێویستەکە هەمووی لە قماشی خۆی بەکار بێتن و یەک پارچە بێت. ئەوەی کە ئێستا دەیبینن بە هەمان شێوە لە بەدلەی خوتوبۆ گواستنەوە هەمووی یەک پارچەیە. ئەمە یەکێکە لەو مۆدیلانێک کە ئامادەمان کردووە. بەدلەکەی هەری بەشی بەدلاتی کۆمەلگای گوڵی ئارێزەیە، کارەکانیشی هەر کارەکان لێرە کۆمەڵی خاتوونی دەستڕەنگینم هەیە کە کاری جیاواز ئەنجامدەن بۆ خانمانی باڵاپۆش. لە چنینی ئەوەی سەری شەپقەکەی سەری لێک سواراتەکان، ئەوەی کە کۆمەلگای گوڵی ئارێزە یاخود ئارێژگای گوڵی ئارێزە بە تایبەت لە شوێنەکانی ترجیا دەکاتەوە، ئێمە خۆمان کارەکان ئەنجام دەدەین. کاتێک کە کارەکان بۆ بووکەکە ئەنجام دەدەین بە هەمان شێوە لێرە ستافێکی پرۆفیشناڵ، ستافێکی پسپۆر لە پێشوازی ئەو خاتوون و بووک و زاوایانەدانە کە وێنەگری گوڵی ئارێزە هەڵدەبژێرن. بە شانازیەوە توانم بڵێم یەکەم شوێن بووین کە ئێمە ستافی ئافرەتمان دابین کرد بۆ شوێنانەی کە دانەوێت لە ماڵەوە بیگرن یاخود لە دەرەوە کە پێیان خۆش نەبوو وێنەگیری پیا و وێنەکانیان بگرێتن. ئێرەش بەشی گوڵ و دیکۆرە هەر لە ناو کۆمەلگای گوڵی ئارێزەیە. لێرەش بە هەمان شێوە دوو خاتوونی جوان کارەکان ئەنجام دەدەن. دیکۆرمان هەیە بۆ ناو هەولێر و بۆ دەرەوەی هەولێریش هەمانە. حازرکردنی جیهازیشمان هەیە، ئەوەی کە ئێستا دەبینن بەشێکیتی دیکۆری خەنەبەندانمان هەیە. دیکۆری زۆربەی مناسبەکانمان هەیە لە دایک بوونە مناسبەی ترە. ئێستامەش کۆمەڵێک گوڵی سروشتیە کە لە ئێستاوە ئامادەکاری دەکرێت بۆ ئەو بووکانەی کە تەڵەبیان لەسەر ئەو گوڵە بووە.